پارتی دیموکراتی کوردستان بە تەحدید و بە دوایەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە پەرلەمان مەطبەخێکە بۆ کوڵاندنی ئەو بڕیارانەی کە ئەمان دەریەکەن ئەبێ لێ بکوڵێ و دوجار دەربچێ یان ڕاستتر بڵێم بۆ شەرعیەتدان بە بڕیارە سیاسیەکانی ئەوان پەرلەمان هەیە لە پارچەیە وەرەقی ئەیفۆڕا ئەڵێن فڵان شتمان بە یاسا بۆ بنێرنەوە پەرلەمان دەسەی سەرۆکایەتی لە ڕابردووە وا بووە لە ماوەی 24 سەعاتە پرۆژە یاسا هاتووە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە خوێندنەوەی دومی بۆ کراوە یاساکەش پەسەند کراوە کە باسی عەقڵەتی دەوڵەتداریەکەین ئەڵێین ئەم کارانە کارێکی خراپن کە ڕەخنە لە ئەدای کابینە نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستانەگرین ئەڵێین بەم شێوەیە ئیدارەی حکوومەتی ناکرێ حکوومەتدارەتی ئاوا ناکرێ نەک دەوڵەتدارەتی حکوومەتدارەتی ئاوا ناکرێ ئەم فۆرمە فۆرمێکی هەڵەیە ئەم فۆرمە وای کردووە هەرێمی کوردستان نۆ کابینی وەزاری تێپەڕێنێ بەڵام تا ئێستا کاتی وایە ئەگەڕێنەوە بۆ دواوە نەک لە جێ خۆمان ناچەقیون و تووشی چەقبەستوێکی گەورە بووین نەک ناتوانین شەفافیت لەم هەرێمە بەرقەرار بکەین ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕۆشنی زیاتر دروستە بێت لە پرسەکانە حزب زیاتر دەستی باڵا ئەبێ بەسەر دەستگا شەرعیەکانە بۆیە نا ئێمە لەگەڵ پارتێکی سیاسیایەتی قزەیەکمان نییە کە باسی پەرلەمانەکەین ئەڵێن ئەبێ پەرلەمان خاوەنی قەرار بێ پەرلەمان خاوەنی ئیرادە بێ بتوانێت سەر بە خۆیانە بڕیار بدە لە ڕاستیە دڵسۆزی بە خەرجدانی ئەندامانی پەرلەمانمان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەو هەموو دڵسۆزی و ماندووبوون و قوربانی کە کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستا داوێتی ئەگەر خەڵکی کوردستان بە وەفانە بن لەگەڵ ئەم دەنگە بوێرانەیە ئەم خەڵکە دڵسۆزانەیە دوجار هەیمنەتی ئەو حیزبانەی کە بەس خۆیان و کادرە نزیکەکانی خۆیانە بینن زاڵە بێ ئەو دەنگە بوێرانە خەفە ئەکرێن نەبوونی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە بڕوای من ئەو دەنگە دلێرانە ئەخەوێنێ بێدەنگەکە کە دیفاعیانە کرد لە پارەی گەنمی جوتیار و لە پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان و لە ناوچەی جێناکۆک و لە خزمەتی تەندروستی بە هەرێمی کوردستان و لە خزمەتکردن لە مەجالیس و تەمەنی بنزین ئەوە بۆ خەڵکی کوردستان و لە بابەتی موچە و لە بابەتی پارە بۆ هەرێمی کوردستان و پرۆژەکانی ئەقالیم کە لەوێ باسی لێ ئەکرێ و ئەو دەنگە بوێرانەی کە دیفاع لە کوردستانەکە